قەیرانەکانی باشووری کوردستان بۆتە مەتەڵێکی ئاڵۆز و ئاماژەکانی ژوادەری دەخەن کە ئەگەری تەقینەوەی لێدەکرێت. لە مانگی حوتی ساڵی 2014 کابینەی هەشتەمی حکوومەت هەرێمی کوردستان بە ناوی حکوومەتی بنکەفراوان بە بەشداری تەواوی حیزبەکانی کوردستان دامەزرا. ئیترگەل ئومێدیان لەسەر ئەو حکوومەتە بنکەفراوانە هەڵچنی بوو، بەڵام هێندەی پێنەچوو هەموو شت ئاوەژوو بوویەوە. پاش دوو مانگ لە دامەزرانی حکوومەتە بنکەفراوانەکە بەشە بودجەی هەرێم کە 14 تریلیۆن دیناری ساڵانە بوو لەلایەن حکوومەتی ناوەندی عێراقەوە بردرا. ئەوکات نوری مالیکی سەرۆکوەزیرانی عێراق بوو، مالیکی هاتە هەرێمی کوردستان و ڕاگەیاندنەکانی باشووری کوردستان دیداریان لەگەڵیدا ئەنجامدا. ئەو لە ڕوونکردنەوەکانیدا باسی لەوە دەکرد کە حکوومەت هەرێم بە سەرۆکایەتی بنەماڵی بەرزانی ئامادەنین پارەی فرۆشی نەوتی هەرێم بگەڕێنەوە بۆ بەغدا و دواتر بە یەکسانی بەسەر هەموو عێراقدا دابەش بکرێتەوە، بۆیە ئەوانیش بەشە بودجەکەی هەرێمیان بڕیوە. لەو کاتەوە وا 2 ساڵە 5 مانگ جارێک موچە بە فەرمانبەران و مامۆستایان دەدرێ و حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی پارتی و بەرزانی سیستەمێکشیان بۆ ئەوە ڕاگەیاند بە ناوی سیستەمی پاشەکەوتی موچە. ئەوەش ناڕەزایی توندی فەرمانبەران و مامۆستایانی لێکەوتەوە. ئەوەی کە هاوڵاتیانی باشووری کوردستانی نیگەران و تووڕە کردووە ئەوەیە کە پارەی فرۆشی نەوت نایەتە نێو قاسەی حکوومەتی هەرێم و وەزارەتی داراییەوە. لە هەرێمی کوردستاندا ملیۆنێک و 332,000 فەرمانبەر هەن کە موچەی مانگانەیان بڕی 850 ملیارد دینارە. ئەگەر وا دابنین کە بەشە بودجەی هەرێم نانێرێت، ئەوا دەبێت بۆ موچەی فەرمانبەران پشت بە پارەی فرۆشی نەوت ببەستین. داهاتی مانگانەی پارەی نەوتیش تەنها بە بۆری 850 ملیۆن دینارە. هەروە داهاتی ساڵانەی نەوتی هەرێم لە ڕێگەی ترەوە بڕی 13 ملیۆن دۆلارە. داهاتەکانی تری وەک گومرگ و غەرامە و پسوڵەیا و کارەبان ناگەڕێنرێنەوە بۆ بەغداد و هەرێم بۆ خۆی بەکاریان دێنێت کە دەکرێت سوودیان لێوەربگیرێ. کورد و کورمانجی ئەگەر پارەی داهاتی نەوتی هەرێم و داهاتەکانی تر بەڕێک و پێکی و شەفافانە سەرف بکرێن، ئەوە بەبێ بەشە بودجەی هەرێمیش دەتوانرێت موچەی مانگان فەرمانبەران و مامۆستایان دابین بکرێ. بەڵام لە 150 داهاتی نەوت لە پرۆسەی بەرهەمێنانی نەوت و فرۆشتنیدا سرف دەکرێ و تا دەگاتە حکوومەت هەرێم شتێکی ئەوتۆی نامێنێتەوە. حکوومەت هەرێم نەک نەیتوانێت موچەی فەرمانبەران دابین بکە، بەڵکو پارەش قەرزار بووە. بەڵام کێشەکە لەوەدایە کە پارتی دەستی بەسەر حکوومەت هەرێم و پەرلەمانیشدا گرتووە و دۆسەی نەوت و داهاتەکەشی بۆ کوردستان سرف ناکەن و کەسیش نازانێت پارەکان چۆن سرف دەکرێن و داهاتەکانی هەرێم بۆ کوێ دەنێردرێن. پارتە سیاسەکانی تری باشووریش بێ هەڵوێستن، بەڵام چاودێرانی سیاسی پێیان وایە کە ئەگەری تەقینەوەی جەماوەری لە ئارادایە.